ئامادەکاریەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم و ڕێنمایەکانی بانگەشە یاساکان چۆن بە چ شێوازێک هەڵبژاردنەکە بەڕێوە چێدەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئارام نەجمەتی برادۆستی بەڕێوەبەری گشتی فەرمانگەی هەولێری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و پسپۆڕی هەڵبژاردن. دکتۆر بەخێربێن. زۆر سوپاس. ئەم هەڵبژاردنە پێما بێت بە دوو یاسا بەڕێوە چێت. تێکیانەوەی یاسای کۆمسیۆنی عراقە کە هەڵبژاردنەکە بەڕێوە بات و دواتر پەسەندکردنەکەی بەپێی یاسای پەرلەمانی کوردستانە. ئەم دوو یاسایە پێکەوە بۆ یەک هەڵبژاردن هیچ گرفتی دروست ناکە؟ گرفت دروست ناکە لەبەر ئەوەی ئەو بڵێم لایەنەی کە سەرپەرشتی و هەڵبژاردنەکان بەڕێوە دەبات کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عراقە و ئەم کۆمسیۆنە یاسایەکی تایبەت بەخۆی هەیە وەکو مؤسسە چۆن بۆ نمونە هەموو دام و دەستگا و وەزارەتەکان یاسایەکی تایبەت بەخۆیان هەیە یاخود دەستە سەربەخۆکان لە عێراق و لە هەرێمی کوردستان. ئەم کۆمسیۆنی عراقیش و کۆمسیۆنی هەرێمیش هەر یەکی یاسای تایبەت بەخۆیان هەیە بۆ یەکام لایەن ئەم پرۆسەیە بەڕێوە بات و سەرپەرشتی بکات و ئیداری بکات یاسای ئەم دامەزراوەیە جێبەجێ دەبێت. بۆیە ئێستا یاسای کۆمسیۆنی عراق جێبەجێ دەبێت وەکو گوتم لەبەرەوەی ئەوان بەڕێوە دەبن، بەڵام ئەوەی کە پەیوەندی بە مەسائلی بۆ نمونە تەکنیکیەوە هەیە زیاتر هەرچەندە بەشێکی تەکنیکەکەش لە یاسای کۆمسیۆنی عراق باسکراوە بە تایبەت مەسلەی تەکنۆلۆژیا و بەکارهێنانی تەکنۆلۆژیا لە بەڕێوەبردننی هەڵبژاردن و لێزیاکردنەوەی دەنگەکان، بەڵام پرسەکانی تر بۆ نمونە کە ئەمڕۆ پاش چەند دەقەیەکی تر بانگەشی هەڵبژاردن دەست پێ دەکات ئەمە هەمووی بە گوێرەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە یاخود چ سیستەمێک بەکاردەهێنرێت بۆ ئاڵوێرکردنی دەنگەکان بۆ کورسی تاوەکو کورسی حیزبەکان و کاندیدی سەربەخۆ بەدیار بکەوێت. ئەمەش بە هەمان شێوە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەکاردەهێنرێت و دەبێتە سەرچاوەیەک دەبێتە ئەساسێک بۆ ئەوەی پەیڕەوی پەیوەست بە هەموو ئەو بوارانەی کە یاسایەکە جێبەجێ بکرێت ئەم پەیڕەوانە دابدرێن و لە چوارچەوەی ئەم پەیڕەوانە پرۆسەکە بەڕێوە بردرێت. دکتۆر زۆر قسەکرا هەتا ئێستاژەوە قسە هەیە دەکرێ و ناکرێ هەڵبژاردن ئایا دەکرێ ناکرێ، بەڵام خودی خۆی کە پرۆسەی بانگەشەکە دەست پێ دەکانێ دەستپێکردنی پرۆسەکەیە، یعنی ئەو ئاخفتنە تایبەتیژی تێتە گوتن بۆ دەمە بانگەشەیەژی چێت بێتە گوتن مەسەلەن یاژیان بژین چ تشتێک دێبێتە ڕێگر هەڵبژاردن نەئێتە ئەنجامدان. بەڵێ خۆی ڕاستە ئەم بە تایبەت بڵێم لە کاندیدەکان و کەوادری ئەحزابەکان و ئەوانە ئەم پرسیاریان دەکرد و زۆر جار لە دانیشتنەکان و هەندێک جار بە تەلەفۆن ئایا پرسیاری ئەویان دەکرد هەڵبژاردن دەکرێت. من لە ڕۆژانی ڕابردوش بە ژێرەی ئەوەی کە ئاگادارم لە ئامادەکاریەکانی کۆمسیۆنی هەڵبژاردننی بەغدا و لە هەڵوێستە سیاسیەکان وڵە هەڵوەستی کۆمەڵگەی نێودەوڵەتی من بۆ خۆم پێم گوتون کە بەڵێ ئێمە چوینە قۆناغێکی زۆر جدی بۆ ئەوەی پرۆسی هەڵبژاردن بەڕێوە بچێت. ئێستا ئێمە داخلی قۆناغێکی نوێ بووین کە قۆناغێکی زۆر جدیە و یەکێکە لە قۆناغە هەر هەستیاریەکان کە قۆناغی بانگەشەی هەڵبژاردنە کەواتە هیچ نابێ هیچ دەنگۆیەک یاخود هیچ دڵە ڕاوچەیەک و هیچ پرسیارێک بمێنێتەوە دەربارەی ئەوەی ئایا هەڵبژاردن دەکرێت یاخود ناکرێت. پرسیار ئەوەیە چ شتێک دەبێتە ڕێگر کە هەڵبژاردنەکە نەکرێت. اللهم بارودۆخێک بێتە پێشەوە ئەم بارودۆخە وەکو ڕووداوێکی لە ناکاو بۆ نمونە زەنگێکی گەورە ڕوو بدات یعنی عێراقیش بگرێتەوە ڕێگر بێت لەوەی کە نەتواندرێ هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەژینا یاخود خوانە خواستان شەڕێکی ناوەخۆی بڵێم دروست ببێت ئەمانە ڕێگر دەبن لەوەی کە بتوانین هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت. بەڵام ئینشاءالله هەرێمی کوردستان هەرێمێکی ئامین دەبێت و ئەم قۆناغەشتێ دەپەڕێت و هەڵبژاردنش لە کاتی خۆی بەڵێ وە تەوەقعیش دەکرێت یعنی لە کاتی خۆی بەڕێوە بچێت. وەکو گوتم اللهم ئیلا ڕووداوێک کە لە دەروەی ئیرادەی بڵێم پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لە دەروەی ئیرادەی کۆمسیۆنی بەغدا بێت ئەگەرنا هەڵبژاردن لە کاتی خۆی بەڕێوە دەچێت و ئێمە بینیشمان بۆ نمونە لە تورکیا لە بڵێم هەڵبژاردننی ئاخیر هەڵبژاردن ئەوەی شارەوانیەکان هەڵبژاردننی پێشتر بوو
بۆ مەلەرزە لە یەکێک لە یەک دوو شاری وابزان پارێزگایەکی تورکیا بۆ مەلەرزەیەک ڕوویدا و نزیکەی 40,000 کەس شەهید بوو بەڵام لەگەڵ ئەوەش هەڵبژاردن ئەنجام درا نەبووە سەبەبی ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت بۆیە بە قەناعەتی من یعنی تەواو ئێمە نەک ئێستا ئێمە دەمێکە و ئەوە هەتا حدێک دەخوێنینەوە لە هەڵوێستەکان وەکو گوتم کۆمسیۆنی عێراق و پارتە سیاسیەکان وە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئیتر ئێمە تەواو ینی بەشێک لە ئامادەکاریەکان لایەن هەموو هاوبەشەکانی پرۆسی هەڵبژاردن بە کۆمسیۆن و بە پارتە سیاسیەکان بە لایەنەکانی تریش بەشێکمان بڕیوە ئێمە خەریکە دەگەینە قۆناغی ناوەڕاست بەڕاستی. بەڵێ دکتۆر لەبارەی ژمارەی کورسی پەرلەمان ژمارەی کورسیەکان تاک بێ یان جووت بێ ئێستا جووتە 100 و پێشتر 111 بوو تاک بوو زۆر کات دەوترێ نابێ ژمارەی کورسی پەرلەمان جووت بێ دەبێت تاک بن ئەم جووت بوونە هیچ گرفتێک دروستەکات لە دابەشبوونی کورسیەکان لە هیچ دۆخێکی ترا بەڵێ خۆی ئەم بڵێم تاکیە بۆ چییە لە زۆربەی ئەنجومەنەکان یاخود لە بڵم پرۆسەی دەنگدان یەکلایی دەکاتەوە زۆرینە یەکلایی دەکاتەوە بەڵام بۆ نمونە ئەگەر لە حالەتێک یاخود نمونونەکە وابێنینەوە لە کاتی پەسەندکردنی پرۆژەیەکی یاسا ئەمە بەڕاستی ئەگەر بۆ نمونە لەو 150 بە 50 بێت ئەمە یعنی حل نەکراوە اینجا بەڕاستی پرسیارەکەت بۆ شتێکی تر سەرنجی ڕاکێشام ئەویش هەرچەندە بابەتەکە ڕابردووە بەڵام هەر دەگەڕینەوە سەری ئەو بڕیارەی کە دادگای فێدراڵی هەرێمی کوردستانی دابەشی سەر 4 باز نەکردو وە کورسیەکانی کەم کردەوە مەسەلەن ئەمە ئەگەر لەسەرێک توانی بێتی شتێک بکات بەڵام لەسەرێکی تر کۆمەڵک کێشەی بەجێ هێشتووە ئێستا یەک لەو کێشانە ئەوەیە کە جەنابەت باسی دەکەیت لەوانەیە بۆ پرسێکی تر مەسەلەن ئێستا لە ڕێکارەکانی کۆمسیۆن هاتووە دەڵێ ئەگەر دوو کەس دەنگەکانیان وەکو یەک بوت چۆن یەکلایی دەکرێتەوە پەنا بۆ قورعە دەبردرێت لە زۆربەی حاڵەتەکان بۆ نمونە ئەگەر بێت و باسی قورعە کراوە بەڵام لە ناو پەرلەمان فەرمۆگەر بێت و تەماشای پەیڕەویش بکەین پەیڕەوی پەرلەمان لەبەرەوەی ئەم عادەدە نەبووە لە پەرلەمانی کوردستان بۆی یاسادانەری کوردستانی باسی ئەم حالەتەی نەکردووە ئایا بە شێوازێک ئەمە چارەسەر دەبێت پەنا بۆ چ میکانیزمێکی تر دەبین بۆ ئەوەی چارەسەر بێت بۆ نمونە لە هەندێک حالەتی تر مەسەلەن لە کۆمسیۆنی هەڵبژاردننی هەرێم دەڵێ ئەگەر هاتوو ئەندامانی ئەنجومەنی کۆمیساران 9 کەسن بەڵام دەڵێ ئەگەر هاتوو 4 بە 4 بوو سەرۆکی کۆمسیۆن لەگەڵ کام لایەن بوو ئەمە مەسەلەن دەبێتە زۆرینە بۆیە بەڕاستی لەم حاڵەتەدا ئایا سەرۆکی پەرلەمان و بۆ نمونە سکرتێری پەرلەمان و جێگیری سەرۆکی پەرلەمان ئەمانە لەگەڵ کام لابن کام لە لابن بەڕاستی ئەمە لەلایەن یاسادانەری کوردستانی بۆ پەرلەمانی کوردستانەوە باس نەکراوە و دەبێت تەوەقوعی ئەوەش بکەین ئەمە دەبێت ڕێک بخرێ بەڵێ ئەمە دەبێت تەنزیم بکرێت و دەبێت تەوەقوعی ئەوەش بکەین بۆ نمونە لە حالەتێک 10 کەس دەنگ نەدا مەسەلەن لەو 100 ئەندام پەرلەمانە چلوبێت بە 45 دژی یەکتر بن لەسەر پرۆژە یاسایەک لەسەر بابەتێک لەسەر شتێک ئەمە چۆن چارەسەر دەکرێت مەسەلەن ئەمە بەڕاستی دەبێ هەوڵ بدرێت لە سەرەتای دانیشتنەکانی پەرلەمانی کوردستانەوە لە ڕێگەی پەیڕەوی ناوی خۆی پەرلەمان چارەسەر بکرێت. باش دکتۆر تو گەلمەدا ببینە ئەم دێت گەلتت بەردەوامیم تایبەتیژ هەر گرێدای vê mijarê û rênmayên komîsyona hilbijartinan Iraqê taybetî bû hilbijartinên Perlemanê Kurdistanê mêvanekidin ji duhokê dime heve vê mijarê zêdetir gel behskîn berê serbest Mustafa Amêdî şeraza hilbijartinan û serokê berê Komîsyona Bilind de hilbijartinên Iraqê Doktor tu gelek xêratî ku berê serbest tu gelek xêratî lîsta hatiye pesendkirin ji aliyê komisyonê ve gelek pêçûp her û karekê hebin ew nav hemî diyar in 1191 ez bar dikim dê çi tiştek bibe eger dîv yasayên heyî çiyên berê bin çiyên nûke bin ku kandîdek hilbijartina bête dûrxistin eger hatû binpêkariyek encam da. بله سپاس بۆ هەوەین بەڕێز و میوانی بەجی بەڕێزتر ڕاستی مادەم نافات نەپەسەندکردن دمێنیتن حتا چەند ئەف کاندیدە
دی فرنمایت کمیسیون کد بجنچن و او پیشل کاریت کن دیگه توی درجه که کمیسیون چون او مافیهی کاندیده که یعنی حتی لانه که سیاسی دیر بخیتن اگر شندک خالد حزب بکت و مخالفات بکت راستی اصلا که شمال تات مویره اگر مهجمات بنا پیت صاب مخالفه همیه ایوان کاندیدت ما دست بک هل بجات نخوب کرد 2 ساعت پیترش بری وقت کمیسیون دانایی بس لدیاره کس مراقبات تمام ناکتن و کمیسیون جیا دوی باری دا سسته حتی اون که بری هل بجاتنا بری افروگجی دروش پیتر گلک کاندیدا دست به هویت خو کردیه چه پرکا میدیا چه سوشیال میدیا چه به هر رگه کدی لی حتی اون که یک سزاجی ندار که دیش کمیسیون لی بوان کاندیدا سرپیچی کرین لواجی اف حالت بدیت نامن کمیسیون خول وینا داتم زحمت هندکا دیار کتن لی مافویه اگر بیتو پیشل کاریت مازم بکرد یعنی پیشل کاریا دیسه از دوباره کن او پیشل کاریا مازن اگر کاندیدک بکه چیه کدش پروسه بیتا دور خستن مثلا کار اینانا چکی چونا سر هکود بجن سر بارگای حزب کادی کو مثلا ان بهتن او جیل هویت خویان جی بانگش خویا هل بجاتنا بکتن و الگلک هکود بجن رکار دیتین کو نزیک روژا دنگدانه دست به مثلا چند بنگای که دنگدانه داگیر کتن پیزه اوش همی و یان صندوق دنگدان را گریتن نچن کمیسیون نشتن کار خوب بکتن یانجی فرمان برد کمیسیون تهدید بکتن او همی رکارن کو بس سلطات تقدیری بو ویره بو انجمن کمیسیاران مینیتن که اره برد کویتن اف پیشل کاریه بگهیتا به درجه وین کاندیدی دیر بخیتن یانجی حتی حزباویجی دیر بخیتن یانجی دنگتوی حساب نکتن روژا دنگدانه او همی کدشن سلطه تقدیری بو انجمن کمیسیاران کمیسیون بالا سر بخوی هل بجاتنا بله برز سر بس وکو برزش ناماجد پیدا یعنی اوی من ایبینم رنگ 20 روزش بیت هنده کاندید بانگشان دست بیکردوه و کمیسیونیش بردوام مالی هر کاندید یک بانگشی پیش وقت بکا سزای دین دمنای برس کراوتو لیکورینوی لیکین ان پیما به هنشتی پیستی به لیکورینوی نیه دیارک او کس بانگشاکا دیار اولان بانگشاکا بلام بو نمان 20 نما بینی کسک سزا بده راسته خو ایما تورک من هیا بناوی توری چاو بشه که این لها و پیمانی تورکانی چاودری هل بجاتن لسرانسر عراق و کردستان ایما دیان حالت من دست نشان کردو و بو کمیسیون من نردو و استا کپش يعني بسياري جنابت او قسم کرد استا کلاره دهاتم بو اوفیسی ای ولا دهوک اگر بهجماتم حساب کرده با صدان حالت يعني دست بي کرده بو رسمي خويان هالواسية لهمو كولان و شارعي ناو دهوك كدو ساعاتش پیش هالبجاتنا كدست بي بكات كوا كومسيون لچين داره بو اوانا همويان سزا نادراتم براستي بزور راشكاوانا ظلم تاستا كومسيون زور سستا لو حالته وديان حالتي بسرپیچی بووە بەڵام تا ئێستا بەداخەوە یەک لیستی شەڕانە گەیاندووە کە ئەوانە سزا بدرێن بە غەرامە بێ بە هەر چیەک بێ. باش برای سربەست و گەلمە دەبمینە دیسە ئەس بەگەڕنەوە دکتۆر یعنی بێژت پێشرکۆریەت هاتی نەکردن بەڕێ سەربەست مەسەلەن دووکیان بێژین وڵاتی شێتل دیف یاساین هەیە دیفێ شەڕەزایوە هەر هەڵبژاردنەوەندا يعني نأوليك سياسي والناس كانديداك سر بخول دجي كانديداك دي سكالايتو ماركاج وي كوميسيون افريقيا والله تيب خود كارن بونمون الجهه كي بيك و كون و بن سكالايل دجي وي كانديدي وسطو مار بكن بالله خوي اوي كاك سرباز باسي كرت لهوليري شويه منيش بهماشي وتازه كهاتي بالله ام حالتانا بيني هرسندا كمبو براستي يعني هستم كرت تشوار بينس كانديد پۆستەرەکانم دیت ئەمە لە سەرڕێکە هەبوون و بەش بە حاڵی خۆم بەڕاستی هەوڵمدا یعنی ئەو برادەران ئاگادار بکرێنەوە کە ئەمە پێشێلکردنە لەبەرەوەی
هەر بانگەشەیەک بەر لە دەستپێکردنی ڕسمی بانگەشەی هەڵبژاردن و دوای تەوابوونی ماوەکەش ئەمە بە سەرپێچی لە قەڵەمەترێت ئەمە لە بە پەیڕە و تەنزیم کراوە و بە قانونی بڵێم انتخاباتی هەرێم لە مادە 57 12 بڕگە بۆ نمونە هەموو ئەو حالەتانی دیاری کردووە و لە مادە 25 بە هەمان شێوەش بڕگەیە هەموو ئەو تەسەڕوفاتانەی کە مخالفن و لە بەرامبەریش عقوبەکانیش دیاری کراوە مەسەلەن غەرامەیە حەبسە ئیتر ئەوە بۆ هەموو مخالفاتەکان نەک ئەوەی ئێستا مەسەلەن باسی حەبست کرد دکتۆر هەیە کاندید حەبس بکرێ بانگەشەکەژی بخۆی بکا لە دەرەوەی نەخێر هەر کە حەبس کرا یعنی زیندانی کرا دوور دەخرێتەوە کە حەبس کرا ئەمە عقوبەیەکی وەکو بڵێ زۆر ئەشەددا بە نسبەت کاندیدەوە طبعا عقوبەی حەبس لە مانگێکە هەتاوەکو طبعا ئەمە تەنها کاندید ناگرێتەوە بەڵکو خەڵکی تریش دەگرێتەوە هاوڵاتی ئاسایش دەگرێتەوە بە ژێرەی ئەو هەڵسو کەوتانی کە دیاری کراوە لەم بڕگانە بۆ نمونە ئەگەر کاندیدێک خوا نەخواستە تەسەڕوفێکی وا بکە کە حەبس بێ حەبسەکە لە مانگێکەوە دەست پێ دەکاتە تاوەکو ساڵێک ئەم کاندیدە دوور دەخرێتەوە بێگومان لەبەرەوەی حەبس دەکرێت ترکاتی ئەوەی نابێت بانگەشەش بکات بۆ نمونە ئەو زە بەڕاستی دەبێ ئێمە وریابین و دەبێ هەموو حزبە سیاسیەکان وریابن و ئەوەی جەنابیشت ئیشارەتت پێکرد هەر کەسێک لە سەرەتای پرسیارەکە مەسەلەن ئایا هاوڵاتی دەتوانێت متەزەڕر بێت بەڵێ هەر کەسێک هەرچەندە مەسەلەن ئەو کەسانەی کە سکاڵا دەنووسن دیاری کرایە بۆ نمونە بریکاری قوارەی سیاسی و منەسق یاخود سەرۆکی پارتی سیاسی سەرۆکی هاوپەیمانی یاخود دەنگدەر یاخود کاندید بەڵێ ئەو هاوڵاتیە بە سیفەی دەنگدەر ئەم هاوڵاتیە بە سیفەی دەنگدەر دەتوانێت سکاڵا تەقدیم بکات و وەگەر ئیسپات بکات کە بەڵێ مخالفە کرایە تەرەفی بەرامبەر کە مخالفە و سەرپێچی کردیە بەڵێ سزا دەدرێت بەڵام بەڕاستی ئەوەی کە لە عێراق هەیە و ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕاستە بە یاسا دیاری کراوە ڕێکارە یاساییەکان دیاری کراوە تەنانەت وەکو گوتم کەسی سەرپێچی کار ئینجا کاندید بێت یاخود دەنگدەر بێت یاخود هاوڵاتی بێت یاخود کادیرێکی حیزبی سیاسی بێت ئەمە وەکو گوتم عقوبەکە لە مالیەوە غەرامە بۆ نمونە یاخود عقوبەی حەبسیشمان هەیە بەس عادەتەن یاخود بۆ نمونە هەندێک جار کەسی سەرپێچی کار لە قۆناغەکانی تریش ڕەوانەی هەندێک دادگای سزای تایبەتمەند دەدرێت بۆ ئەوەی لێکۆڵینەوەی لەگەڵدا بکرێت بەڵام ئەمانە بەڕاستی نەبووە لە عێراق و لە هەرێمی کوردستان واتە کەسێکمان نەبینیوە لە ماوەکانی ڕابردوو بۆ حەبس بکرێت لەسەر مخالفەیەک یاخود ڕەوانەی دادگایەکی تایبەتمەند بکرێت ئەمەش کاک سەربەت ئیشارەتی بە نقطەیەکدا سوڵتەی تەقدیری طبعا لێرە بە تایبەت ئەنجومەنی کۆمیساران ئەم سکاڵایەکان حەسم دەکات بۆیە بە ژێرەی دەسەڵاتی تەقدیری خۆی زیاتر کار لەسەر ئەوە دەکرێت کە کەسی سەرپێچی کار یاخود پارتی سەرپێچی کار یاخود هاوپەیمانی غەرامە بکرێت لە زیاتی ئەوەی بۆ نمونە عقوبەی حەبس یاخود حالەتێکی لەو جۆرە بەسەر کاندیدێک یاخود بۆ نمونە بەسەر دەنگدەرێک بسەپێنرێت بەڕێز سەربەست مستەفا دینەوە لای بەڕێزت لە ستۆدیۆکانمان لە دهۆک لە دوایەوەی کە کۆمسیۆن بڕیاریدا بە دیاریکردنی وادەی هەڵبژاردن و پەسەندکردنی ناوی کاندیدەکان لە ئێستا بەدواوە کاری کۆمسیۆن چییە بێت چی بکات کۆمسیۆن ئێستا کۆمسیۆن زۆر ئیشی دیکەی لە بەردەستایە دەیکاتن یعنی ئێستا بابەتی ئەو خەڵکانەی کە لە ڕێیان ئەو فەرمانبەرانەی ڕۆژی دەنگدان ئێستا ئەوانە ڕاهێنیانیان پێ دەکات دیسە دوای ڕۆژی هەلبژاتن هەنێک بنکە دەکرێنەوە لە هەر پارێزگایەک بنکەیەک پێ دەڵێن بنکەی هورنێرین یان بنکەکانی تەدقیق کە لە یاساکەدا 4-5 حاڵەت هاتووە ڕەوانەی ئەوەی دەکرێت ئەوانش ئێستا دەستیان بەڕاهێنانی ئەو فەرمانبەرانەی کە لەو بنکانە ئیشێ دەکەن جگە لەوەش چاودێری ئەو بانگەشەی هەلبژاتن کۆمسیۆن لە هەر پارێزگایەک لجنەیەکی دامەزراندوە پێی دەڵێن لجنەی ڕەسد و متابعە و بە تەسەوری من حتا لە بنکەکانی تومارکردنیش کە لە دهۆک 41 و لە هەولێر 53 و لە سلێمانی وابزام 79 بە تاکیدی نەمهی سلێمانی
لەوێ ئیش فەرمانبەرێکیان دوانیان داناوە بۆ ئەو ڕازدە بکرن جگە لەوەش ئەو مەوادانەی کە ئێستا دەبێ کاری لەسەر دەکەن یعنی هێ ڕوژی دەنگدان عفو هەنێکی ئەوانەی دەرەوە دەبێت لەو فترەتە بێت و ئیسیلام بکەن و ئەنج ڕەوانەی بنکەکان بکەن ڕۆژێکیان دۆ ڕۆژ پێش ماوەی دەنگدان وەک سجلی تۆماری ینی ئەوەی دەنگدەران جگە لەوەش ئەو بنکەکانی تومارکردن تا ئێستاش بەردەوامن لە دابشکردنی ئەو بیتاقەی بایۆمتریک کە ئێستا هەنێک تا ئێستاش خەڵکێک ماوە وەریان نەگرتووە واتە ئەم کاری کۆمسیۆن زۆرە تا بکاتە ئەو ڕۆژەی کە هەموو شتێک تەواو ببیتن لە شانزەی مانگ عفوی هەژدەی مانگ ڕۆژی دەنگدانی تایبەتەوە دوای ئەوەش لە بیستی مانگ ڕۆژی دەنگدانی گشتی دەست دیسە ئەز ئەنجامەکان دوای ئەوە دەبێ ڕابگەینەن بەرە سەربەز دیسە ئەس بچمە سەر لیستە و هاتیە پەسەندکردن ژاڵیە کۆمسیۆنێڤە کاندیدێ سەربەخۆ و هەفپەیمان و پارتان هەمیە ئەگەر ئێک کاندیدێک چ سەربەخۆ بە چ سەرپارتێکێ بە خۆ vekşîne یعنی سزادانێک ji bo wî heye jaliyê komisyonê ve yan jî bedîl de çi be çikildî zanyariyan hevkarên bêjin piştî pesendkirinê kandîdekî xwe ji dihokê vekşaye vekêşana kandîda heta pişt berî pesendkirinê jî nabîtin her roja komisyon tabعê virêt kete gel ew kompanya ku ورقا دنگدان طبع کتن هر شوي روجي ورا كومسيون نشتن هر كسك شو خاصة أبين كانديد تاك ينجيت سربخو اگر بهنك خو بكشان أبيت نافك الاستيجي ما دام ناف هاتنا پسند کردن شين خو بكشان ناحية عملي لنا بتوا هر دمينن وهكا دنگك جيبو بيتا دان ده تحسب كردن ويعني أريم أجر بيتو كسك خو بكشيت شليستك وروجا دنگدان خلقك بشي دنگي بوي بدت أريمانا تحسب كردن بو ليستوي بلد هي تحسب كردن لو أبا ناحية ياسايشي چنا بيتن ناف ليسته دا پشتي افنا وهاتنا پسند كردن لي أجر وي بارزي نبت ببيتا عندهم برلمان صبحي در كبيتن دبيت من دبيت أن من نبيتن أبا همي بابت لو أجيب نخير نشيتن كسش وخو صاحب كتن ناحية ياساية أما ناحية واقعية بله ممكن أبوشين ناحية ياساية چه سزاك هي وقت سزا نينا وقت سزا نخير نينا يعني حسبك جخو بكشيتن سزا نينا سزا أون أو كانديد سربخو أو تأمينات وبارداناي أو تمام خلاص ده هيتا حسب كرن أصلا عندك هيتا حسب كرن وحتى كندا كبيتن شي مثلا ده هيتا ودي كرن بيجن ده يعني بو حكمته هيتا حسب كرن وقت ميزاني بله برسه بس دكتور ديمولاي برزتان بۆ هەر کورسێکی پەرلەمانی کوردستان لەم دەنگدانە بەدەستێنانی کورسێک پێویستی بە چەند هەزار دەنگە بە پێی دابشکاریەکەی بەسەر پارێزگاکانە یان چۆنە طبعا ئەمە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر یا خود بڵێن هەرێمی کوردستان چوار بازنێ هەیە جەنابەت پێشتر باست کرد تێکرای هەڵبژاردننی پێ دەڵێن نرخی کورسی ئەمە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر جیاوازی هەیە و ڕێژەی بەشداریکردن بەڕاستی کاریگەری دەبێت بەڵێ کاریگەری دەبێت وەکو بە تهدید مەسەلەن ئێستا ژمارەیەک دیار بێت هیچ ژمارە دیار نییە لەبەرەوەی ئێمە بۆ نمونە نازانین نسبەی مشارەکەی دەنگ دەرچەند دەبێت و دەنجی دروست چەندە ئەمە هەمووی دەمێنێتەوە بۆ بڵێم دوای ڕۆژی هەڵبژاردن کە ژمارەی دەنگ دەرچۆنە و چەند لەم ژمارەیە دروستە دەنگی دەنگشی کە سوتێنەوەی شەژمان ئەمانە هەژمار ناکرێن نەخێر تەنها دەنجی دروستی لایەنە سیاسیەکان و هاوپەیمانەکان و کاندیدە سەربەخۆکان ئەمە حیساب دەکرێت اینجا لەسەر ئەساسی ئەم بڵێم
دەنگانە کە کۆ دەکرێنەوە بە گوێرەی ئەو سیستەمەی کە کۆمیسیۆنی عراق پەسەندی کردووە سیستەمی نوێنەرایەتی ڕێژەیی ئەم کات بۆ نمونە ژمارەی تەواوی دەنگە دروستەکان دابەشی سەر ژمارەی کورسیەکانی ئەو بازنەیە دەکرێت اینجا ئێمە تکراری هەڵبژاردنمان بۆ دەردەکەوێت بەڵێ ئیتر لەو کاتە هەر پارتێکی سیاسی یاخود هەر بڵێم کاندیدێکی سربەخۆ دەنگەکانی لە قۆناغی یەکەم تێپەڕ بکات لە تێکرای هەڵبژاردن ئەمە دەبێتە خاوەنی کورسی لە پەرلەمان و ئەگەر نەگەیشتە ئەم بڵێم ئەم تێکرایە و کورسی ماوە باقی ئەقوای پێ دەڵێن ئەم کات لە قۆناغی دووەم دووبارە ئەو کورسیانی کە دەمێننەوە لە مەزموعی کورسیەکانی بازنە بۆ نمونە لە هەولێر 32 کورسی هەیە لەو 32 کورسیە لەوانەیە 28 کورسی 29 کورسی 27 کورسی لە قۆناغی یەکەم دابش بکرێت لە قۆناغی دووەم کام پارت بڵێم ئەوەی کە ماوەتەوە پێی دەڵێن زۆرترین ماوە کام پار زیاتر بۆ ئەو دەبێتە خاوەنی ئەو کورسیانەی کەماوە نەک هەمویان یەک کورسی بۆ نمونە اینجا بەڕێزبەندی پارتەکەی تر کە باقیەکەی لەو کەمترە دەبێتە خاوەنی کورسی دووەم هەتاوەکو ئەو کورسیانەی کەماون پڕ دەبنەوە ئەم سیستەمە بە هەماشەوە بە بازنەکانی تریش لە هەرێمی کوردستان بەکاردەهێنرێت بەڵام وەکو پێشبینی تەوەقع دەکەم مەسەلەن لە 9000ەوە نرخی کورسی لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر وەکو گوتن جیاوازی هەیە هەتاوەکو 13000 14000 قەنەعەت دەکەم ئەمە دەبێتە نرخی کورسی نرخی کورسی ڕاستشی دێر ناوبەینا گرانیە و ئەرزانیە گۆڕانکاریوەکی تەژێ ماژە پێکری بەشداریە هەڵبژاردنان یا وڵاتیان بەڵێ طبعا ئەمەش بانگەشەی هەڵبژاردن قەنەعەت دەکەم کاریگەری دەبێت لەسەر بەڵێم نسبەی مشارەکە و ڕۆڵی ئەحزابە سیاسیەکان پارتە سیاسیەکان و بە تایبەت ئەم بڵێم لیستی نیمچەکراوە کە ئێستا جگە لە دەنگدان بۆ قواری سیاسی دەنگدانە بۆ کاندیدیش هەری کاندیدێک لە شوێنی خۆیانێ بانگێشە کارتەکە گەلێکە کۆریگەرە دەستێ کاندید و ئالیەن سیاسی دیساز بچمە دەف بەڕێ سەربەستی کۆ چ جهن ئەو قەدەغە کو ناچێ بێت بانگێشە تێدا بێتەکردن چونکی بانگێشە هەر کەس و ئالیەک حەز کرد بگاتە هەمی نافچە هەمی باژار و گوندا چ جهن ئەڤێن قەدەغە کاندید تشتیا بن ناچێ بێت بانگێشە لە بێتەکردن و سوشال میدیا ژینوکە کاریگەریە ڕاستەوخوە هەی سنوورین دیارکردن بانگێشەش بووی سوشال میدیایە هەنە یانژی ئەو دڤەکرینەوەکە کاچاوە سوشال میدیا ڤەکری الفيلا هل باجركي هل بارزجايكي بلديال قال كومسيوني عندك ركالة طيبات يد بلدية يعني مثلا هل دايرك ميلي بيتن هل كليسك بيتن هل جامعك بيتن چنا بيتن اف بانگاش اللي بهتكرن يا رسم يا بسرت خو كانديد اللي بهلاويسن دي سال هر جهة كي بيتن نا بيتن يعني بشوية كي بيتكو بش مثلا چمانطوية بكار بينن الويجهي تشويه كان ديسا الصمغ چنا بيتن بكار بيتن چمكو هر رسمك شوير بيتن لا دان وقت اراد كان جهوي مينيتن ديسا همي بنگهو اوفيسو وبنكه تومار كنه وبنكه دنگدانه يد كومسيونه ديسا چنا بيتن لبارا بكن نهر اكد بشن شكلو بوسترت خل بارا هلويسن حتى الرصيفة جبديتنا منها شخصي چنا بيتن چمكو ريكا خلقه لدقلن للفيرا بويا عندك ريكاري تاتينا كلن سيد سمران يعني چندي سالار دوك الچيايدن الهمي ظن چيا وريبار ملك حكمته حتى عمودة كهرباء ملك حكمته ملك دايرة كهرباء يعني اگر وي بكنجي مفروضة كلية كبدنا وي دايرة دا بشين بكن ليه ابت ميني تويل السر اكود بجن بريارة وي دايرة بلدية كوشاري كالقل كومسيون بكارته نسبة السوشيال ميديا عندك ريكاري دي هنا بو ميديا وسوشيال ميديا بيكوا اوجي نابتن خلقك رابطن بو اخفتنا كي انجي مسجد و
يت مظلل بن يعني خلقك سرد بطن يانجي لك تشويه برانبري خوب كاتن يانك على بيت بجنه بخائن حساب بكان يانجي هكذا بجن بهر شكلك ولا بكان أزمانك توندو ولا بكتو خلقك بتاجر هندنا بين لأن سياسيا لا بين أن كانديدا خدينا كصبحي أبدي شرو لقدان بيك أبا جزء بسيطة كشوان ريكارا كوراستي قالك درجة شكوية تايبات تهيد كومسيونة ويا تايبات جهة بلدياتكم من إشارات بندك هذا بله. بەڕێز سەربەست مستەفا ئەمێدی شارەزای هەڵبژاردنەکان و سەرۆکی پێشووتری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە دۆکە لەگەڵماندا بێ سپاس بۆ بەڕێستان دکتۆر دێمەلای بەڕێستان ئەگەر بە کورتی شۆڵان بێتەوە سپاس دەکەمەش سەبارەت بە ژمارەی دەنگی کورسی نرخی کورسی بۆ پێکاتەکان دەتوانن بە دەنگی کەم کورسی بەدەست بهێنن یاخود ناوە ئەوەشی ئەگەر کاندیدێک زیاتر لەو دەنگی بەدەستێنا کە پێویستیت یە دەنگانێت چی لێت دواتر بەڵێ تەوان کاندیدێک ئەگەر لە تێکرای هەڵبژاردن زیاتر بۆ نمونە 10 و 12 بۆ نمونە بالضبط تێکرای هەڵبژاردن نرخی کورسی دێ ئەم 12 هینە کاندیدی سەر بەخۆیە ئەمە دەنگەکانی دەفەوتێت بۆ کەسێکی تر ناڕوات بەڵام ئەمە لە چوارچێوەی لیستوانە لە چوارچێوەی لیستەکە یاخود کاندیدی دوای ئەو دەتوانێت استفادەی لێ بکات و دەنگەکەی بۆ ئەڕوات بڵێ و بەنسبەت پێکاتەکان طبعا ڕاستە ئەمە لەوانەیە وەکو ئەگەر بێت و بەراوردی بکەی لەگەڵ کاندیدی کورسی گشتی احتیمالی هەیە بە دەنگێکی کەم دەربچێت قیاسن لەسەر وەکو بڵێ لەسەر دەنگدەری بەڵێن کورسی گشتی بەڵام هەندێک جاریش بۆ نمونە لە ساڵی 2010 هەمان بوو کورسی گشتی بە تایبەتی کۆتای ئافرەت لە هەندێک لە لیستەکان بە دەنگێکی زۆر کەم دەرچوو بۆیە بەڕاستی دەتوانین بڵێن ئەگەر وەکو کاندید تەماشایی بکەین لەوانەیە کاندیدێک بە 40,000 بۆ نمونە دەنگ بچێتە پەرلەمانی کوردستانەوە و کاندیدێکیش بە 500-600 دەنگ بچێتە پەرلەمانی کوردستانەوە هەردووچیان دەبن بە ئەندامی پەرلەمان و ئەمە لە ئەنجومەنی محافەزاتی شوا بوو بۆ نمونە لە کەرکووک ئەو کاندیدی پێکهاتەی مەسیحی کە بووە ئەندامی پەرلەمان پێما بوو دەنگەکانی لە دەوری 200 تا 250 دەنگ بوو لە کاتێکدا کاندیدی ترمان هەبوو بۆ نمونە دەنگەکانی لە 35,000 تێپەڕی دکتور سەر مەسەلە کوتە ژنە مەسەلەن هەڵ دەنگین کێم کارن ببنە ئەندام پەرلەمان و بەرێ و سەبیەکە وێجەری چا گۆڕانکاری بسەردەیە هەمی گاڤژ بێژن مافێ ژنەی تێتە خوارن نکتە چیش هەبوو مەسەلەن دەیگوت مەلایان مامۆستایانی چەند ساڵ دەخوێنی هەتا دەبتە مەلا بەڵام ژنێک کە کچێکیان مێردی پێدەکات بە شەوێکیان بە شەو ڕۆژێک دەبتە مەلاژن بڵێ طبعا ئەمە شتێکی باشە ئەم کۆتایەکە دانراوە بەڕاستی ئەمە دەگەڕێتەوە بۆ یاسا دانار یاخود ئەو فەلسەفە و ئەو فکرەی کە لە دوای دانانی ئەم کۆتایە بووە خوێندنەوەیەکی باشی بۆ کۆمەڵگا کردووە لەبەرەوەی بەڕاستی بەداخەوە تاوەکو ئێستا مەسەلەن دەنگدەری لەوانەیە دەنگدەری زۆری پیاومان هەبێت هەرچەند ئافرەتەکە کاندیدە ئافرەتەکە بە قابلیت بێت و خاوەنی بڕوانامە هەبێت وە تێیدا هەبێت احتیمالی هەیە دەنگی نەداتێ بەڵێ ئەمە ئافرەتە بۆیە ئەمە بۆ حیمایەکردن لە بوونی نوێنەرایەتی ئافرەت ئەم کۆتایە دانراوە ئەمەمانەی ئەوە نییە کە هەموو ئافرەتەکان بە دەنجی کۆتا دەستنا پەرلەمان لە زۆر لە انتخاباتەکان هەتەنانەت لە ناو حیزبەکانیش ئێمە دیتیتمان ئافرەت شان بە شانی پیاوەکان پێشبڕچەی کردووە وەزاری وها بۆ دەنجی زیاتریش هێناوە ئەندامی پەرلەمان وان 20 ڕۆژە کەمتر زیاتر ئەم دەگەلک یەک و دوبینی هندێگەل الفێرێ ژەشبارن حتا vێرە سپاسیوا بکەین دکتۆر ئارام نەجمەدین ڕادوستی دکتۆرا یاسا دەستور و ڕێگەچوونە هەڵبژاردنەوە هەندێک گەلمادا بوونە گەلە بەخێراتن زۆر سپاس ئێوەش خۆش.